لەگەڵ هاتنی ئەو شەپۆڵە گەرمایە بۆ هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر پلەکانی گەرما ڕووی لە بەرزبوونەوە کردووە. لە هەمان کاتیشدا بە وتەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارەبای نیشتیمانی خراپ بووە وەکو پێویست ناتوانن سوود لە کارەبای نیشتیمانی وەرگرن. بۆیە دەڵێن پێویستە حکومەت تەنگاوەکانی بۆ باشترکردنی کەرتی کارەبا جددیتر بکات. زۆر گلەیمان لە کارەبایە، ینی پاش 25 ساڵی بەڕاستی هیچ کارەبا هیچ بوونی نییە حسابکە لە هەولێر لە هەموو شارەکانی کوردستان بە تایبەتەوە لە ئێستا وەک کارەبای بازار بەیانیان تقریبا کارەبای مۆلدەمانەیە تا سعات 32 دقیقە 20 دقیقە هەیە، پاشنج کارەبای ڕیس دێتەوە. ینی بەڕاستی هیچ ئیسفادێک لە کارەبای ڕیسی ناکەینەوە. دەگەڕێنەوە ماڵی زاروێ هەر کارەبانی ئەم زۆر بە خۆم نێڕوان دەچمەوە. کارەبا نەبوو یەکسەر هاتیمەوە دوکانی دێوە دوکانیش هەر کارەبانە. ڕاستی کارەبایەکە زۆر خراپ بوو ئێستا. شانش خاصن مۆیلەکان زۆر تاخیر دەبێت. ئەم پێویستیش گران بووە، زۆر خراپە کارەبا ڕاستیە. وتەبێژی وەزارەتی کارەبا ڕای دەگەێنێت لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 15 سەعات کارەبای نیشتیمانی دەدەن بە بەشداربووەکانیان. ڕاشی دەگەێنێت بەهۆی قەیرانی دارایی و کەمی گاز و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ئێستادا ناتوانن پێدانی سەعاتەکانی کارەبا زیاد بکەن. لە خشتەی کارەبا هیچ گۆڕانکاریەکمان نەکردووە وەکو کە ئەلانمان کردووە. ئێمە لەو مانگە دەتوانین بە تێگڕا نزیکەی 15 سەعات کارەبا بدەین. لەگەڵ هاتنی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئامێرەکانی کارەباش وەکو هەر ئامێرێکی تر معڕەزن بۆ ئەوەی خەلەلیان تێبکەوێ بۆ ئەوەی کە گەرم دابێن و پەکیان بکەوێ. کێشەی ئابووری کاریگەری هەیە، لەوانەیە ئێمە بە ئاسانی وەکو جاران ئێستا نەتوانین محاولەکان بگۆڕین، نەتوانین قاتعەکان بگۆڕین، بۆیە پەنا ئەبینە بەردەم هاوڵاتیان کە ئەوان هاوکارمان بن لە لابردنی تەجاوزەکان. وەزارەتی کارەبا ڕۆژانە لە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا نزیکەی 3000 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت. ئەمە لە کاتێکدایە بۆی قەیرانی داراییەوە لە هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دوهۆک نۆیەکەی گازی کار ناکەن و کارەبا بەرهەم ناهێنن. باوتەی هاوڵاتیانیش لەماوەی ساڵانی ڕابردووشدا کارەبا لە وەرزی هاوین کەمی کردووە، تاکو ئێستا وەزارەتی کارەبا نەیتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکات. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.